سلااوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئاسۆی بەرابەری. حوتی مانگی ئۆکتۆبر بەپێی ساڵنامەی نوێی رووسیا ساڵڕۆژی شۆڕشی کرێکاری و سۆسیالیستی رووسیایە لە ساڵی 1970. ئەم ڕۆژە لە ساڵنامەی کۆندا باڕێکەوتی 25 ئۆکتۆبرە. هەر لەبەر ئەم هۆکارە ئەم شۆڕشە بە شۆڕشی ئۆکتۆبر ناسراوە. شۆڕشی کرێکاران و کشاوەرزانی رووسیا کە بە سەرکردایەتی پارتی بۆلشویک ڕوویدا، گەورەترین ڕووداوی مێژوویە و ژنانیش بە وتەی لنین ڕۆڵێکی بنەڕەتییان تێدا بووە. ماوەیەکە جیهان تینووی شۆڕشێکی تری ئۆکتۆبرە، شۆڕشێک کە بێگومان ژنان ڕۆڵێکی زۆر بەرچاویان تێدا گێڕاوە. بە مەبەستی لێکۆڵینەوە لە ڕۆڵی تایبەتی ژنان لەو شۆڕشەدا و ئەو دەرسانەی کە پێمانی داوە، داوامان لە هاوڕێ سەلام قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بەشداری ئەم بەرنامەیە بێت و وەڵام بە چەرپرسیارێکمان بداتەوە. هاوڕێ سەلام، سڵاو، ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو هاوڕێ گوڵنازی خۆشەویست، سڵاو لە جەناب و هاوکاران و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەشداریت کاک سەلام. کاک سەلام، پێش شۆڕشی ئۆکتۆبر شۆڕشێکی گەورەی دیکە لە رووسیا ڕوویدا کە تزاری ڕووخاند و دەسەڵاتی بورژوازی لە حکوومەتی کاتی سندەوە کە دەسەڵاتی کرێکارانی سۆڤیەتی هێنا ئاراوە. ڕۆڵی ژنانی کرێکار لەو شۆڕشەدا چی بوو؟ بەڵێ ڕەنگە مەبەستیەوە شۆڕشی مانگی فێوریە بێ کە لە مانگی فێوریەدا بە بەشداری و کاریگەری ڕاستەوخۆ و زۆر بەرچاوی ژنان هزار نیکۆلاسی دووەم دوای ساڵها لە حکوومەتی زیاتر لە سەدە لە حکوومەتی ڕۆمانۆفەکان کۆتایی بە دەسەڵاتی هات و خۆی لە دەسەڵات کێشای دووە و حکوومەتی مەوەقەت هاتە سەرکار. لەم دەورانە بەهۆی ئەوەی کە شەڕ بوو، زۆربەی پیاوەکان لە شەڕ بوون و ژنان هەموو ئەرکەکان لە سەرشانیان بوو، هەم ئەو ئەرکە سنەتیانەی کە لە کۆمەلگای ئەو ڕۆژەی رووسیەدا و لە دوایی ئەوەی کە بوو بە ئیتحادی جەماهیری شەوروی لەوێ لە ژنان داوا دەکرا و بەرحاڵ تەوەقع دەکرا. لە لایەکی تریش ژنان هاتبوون لە هەموو بوارە کۆمەڵایەتیەکان و ئیشکردن و ئەوانە هەموو ئەرکەکان کە لەسەر شانی پیاوژن بوو هەمووی کەوتو بۆ سەرشانی ژنان. بەو بوونەوە ژنان بەشداریەکی بەرچاویان بەگشتی لە ژیانی کۆمەڵایەتیە هەبوو و پێشڕوویەکی سیاسی تایبەتیشیان پێدا کردبوو. کە هەر ئەوە کارێکی کرد کە لە شۆڕای پێترۆگرادا ژنەکان زۆر کاریگەر بن و حتا ژنەکان بوون کە لە شۆڕای پێترۆگرادا کاریگەریان بوو، پیاوەکانیان بە قەناعەت گەیان بۆ مانگرتنێکی گەورە کە ئەو مانگرتنە گەورەیە بە تەزعیفی حکوومەت و بەدوایە شۆڕشی ئۆکتۆبر منجەر بوو. بڵێ ژنان لەو خۆناغەدا کاریگەریەکی زۆر بەرچاویان هەبوو و ئەتوانین بڵێن شۆڕشی ئۆکتۆبر بێ ئەو حرەکەتەی کە بە مێژووی دواتر بە مێژووی بە تەقویمی رووسیا لە 8 مارس بە تەقویمی ڕۆژئاوا لە رووسیا مانگرتنێکی گەورە کرا کە کاریگەریەکی زۆری هەبوو و شۆڕش بێ ئەو مانگرتنەوە بێ بەشداری ژنان لەو خۆناغەدا سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر تەسەوری ئاسانیە. بەڵێ کاک سەلام، کام پاشخان و بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری وای کرد کە ژنانی کرێکار ناڕەزایەتی دەربڕن و شۆڕش بکەن بەڕایەوە؟ وەکو ئەرزم کردن گرنگترین مەسەلە لەو کاتاوە بوو کە بەهۆی شەڕەوە ژنان ئایکیان چەند قات بوو و بە درێژایی بەرحاڵ مێژوویش لە هەموو کۆمەلگاکاندا دین و هەموو ئەو فاکتەرانەی کە ڕوانگەیەکی سنەتی دروست دەکەن بۆ جێگە و پێگەی ژن لە کۆمەلگا کارێکی کردبوو کە ژنان لەو کاتا چەند قات ئەرک و مەسئولیەتەکان لە سەرشانیان زۆر بوو و لە تەحملی ژنان نەبوو، بۆیە ژنەکان یەکێک لە خواستەکانیان کۆتایی هێنان بە شەڕ و یەکێک لە خواستەکانیان باشترکردنی بارودۆخی محیتی کار، کۆتایی هێنان بە مناسباتی زاڵمانەی بینی ژن و پیا و مافی بەرابەر لە تەلاق و هەموو ئەو فاکتەرانەی کە ئەزیەتی دەکردن، هەموو ئەو فاکتەرانەی کە هەستیان دەکرد لە بێبەشی و ستەمێکە لە سەریانە کاریگەرە و
ئەلبەتە لە هەموویشی گرنگتر چالاکانی سیاسی ئەو دەورەیە و حزبی بۆلشویک و ئەحزابی سیاسی بەگشتی دەوریان هەبوو لەوەی کە ئەم بارودۆخە عینی و مادیەی ژنان تبدیل بێ بە ئاگاهی و بە لە خۆتێگەیشتن و خوداگاهیەک کە ئەستا ئەگەر ئەوە بارودۆخە ئەو شەرایطە دەمە لەسەر ژنانە ژنان ئەبێ چۆن بەشداری بکەن لە سەرنوشتی خۆیانە و چۆن بتوانن بەدەستی خۆیان داهاتوی خۆیان و ژیانی خۆیان ڕێک بخەن. بەڵێ کاک سەلام، دوای شۆڕژی فۆڤریە ژنان چە ڕۆڵێکی گرنگیان لە پارتە سیاسیەکان و ئەنجومەنەکاندا هەبوو کە توانیان لە شۆڕشی 25 ئۆکتۆبرە دیسان ڕۆڵی سەرەکی بگێڕن؟ بەڵێ وەکو عەرزم کردن لە تەقویمی رووسیا ئەوە ڕۆژی 23 فێوریە دەکات، ئەو ڕۆژەی کە مانگرتنە گەورەیە کرا ئەو ئەترازە گەورەی خاڵی وەرچەرخانێک بوو لە بەرەو پێشچوونی ئاستی کاریگەری خەڵکو و چالاکی ناو کۆمەلگا و خودی ژنان ئەوە لە مێژووی ڕۆژاوا کاتە 8 مارس و لەو ماوەیە بینی فێوریە ئەو مانگرتنە گەورەیە کە بەڕێوە چوو هەتا سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر، ژنان خۆیان کاریگەریان بوو لەوە کە سەرنجی بەڵشویکەکان زۆرتر بۆ هێز و وزەی خۆیان ڕابکێشن و بەڵشویکەکان بە حکمیەوەی کە ڕادیکالترین حزبی سیاسی سەردەمی خۆیان بوون و لە کاراترین ڕەهبەری ڕەنگە بتوانین بڵێن تا ئێستای دنیاش کاراترین ڕەهبەر و لیدرشیپی بوو حزبی بۆلشویک. ئەوە کارێکی کرد کە لە دوولاوە مەیلێک بەرەو بەکارهێنان و ئیسفادەکردن لەو پتانسیێلە سیاسیانەی کە حزبی بۆلشویک بۆ ژنان هێنا بوویە بەردەست و لە بەرامبەریشتا ژنان بوون بە کۆڵەکەیەک بۆ حزبی بۆلشویک و خواستگەلێکە لەو سەردەمەیە هاتە ئاراوە ئەگەر حزبی بۆلشویک نەبوایە، ئەگەر ڕەوەندی کۆمونیستی نەبوایە، ئەگەر ڕەوتی پێشڕەوی ئەو سەردەمە نەبوایە، ڕێبەرایەتی دینی نەبوایە، ڕەنگە ژنان خۆ بەخۆ ئەوەندە لە باری زەهنیەوە پێش نەکەوتنایە. بارودۆخێکی عینی مادی پێشات بوو، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە تا بۆ تێگەیشتنی ئێمەمانان لە بارودۆخی ئێمڕۆ فاکتەرێکی تر بوو کە ڕێکخراوی سیاسی بوو، کە ڕاهبەری کارا بوو، کە ئەستراتیژی پێشڕەوی کۆمونیستی بوو کە سەردەمی خۆی باش خوێندبوو، هۆکارەکانی شەڕی باش خوێندبوو، چارەسەرەکانی باش خوێندبوو، تاکتیک و شێوەی کاری زۆر زۆر داهێنەرانە بوو و ژنان زۆر بزوێنەر بوو. یعنی ژنان بەس ئەوە نەبوو کە ڕێبەری بکرێن لەلایەنی پیاوانەوە و بۆ مێژووی بۆ هەتا ڕەوەندی بزوتنەوەی ڕزگاری خوازی ژن لە گشتی دنیاش بوون بە پێشنگ، بوو بە پێشنگایەتیەکیان پیا کرد کە تەبیعەتەن لە مەتنی ئەو بارودۆخە کۆمەڵایەتیە دەناسێتەوە و خواستگەلێکە ئەو ڕۆژە ژنان و پیاوانی ئازادی خواز و چەپ و کۆمونیست لە رووسیای ئەو سەردەمە و لەو بارودۆخەی ئینقلابی ئۆکتۆبر مەترەحیان کرد، ئێستش لە ئەو دنیایی کە پێڵێن دنیای دیموکراسی و جیهانی ئازاد ئەڵبەتە لە کەوانەیەکە ئەوە تەبلیغی ئەوانە کە من پێم وانە ئەو جیهانی کە ئەوان تەبلیغی دەکەن بەناو جیهانی ئازاد بەڕاستی جیهانی ئازادە، چون ئازادی ئەبێ فەراتر لە مافی دەنگدان و ئەوانە سیر بکەین. ئازادی تعبیری زۆریەیە کە ئەگەر لازم بێت توانین زۆر زیاتر لێ بدوین. هەر ئێستا لە کۆمەلگایەکی وەکو ئامریکا کە خۆی بە پێشەنگی هەموو دنیا دەزانێت هێشتا مەسئلەی سەختەجنین مەسئلەیە، یعنی هێشتا باڵێکی بەهێزی وەکو جمهوری خوازەکان هێشتا مەسئلەی سەختەجنینیان بۆ هەزم ناکرێت و ئەو ڕۆژە ژنان لەو بارودۆخە مەسئلەی سەختەجنین و هەموو مەسائلەی کە پێشتر شارەم پێ کرد و پێشەنگایەتی لە بەشداری سیاسی و لە پۆستی سیاسی کۆلنتای ئەلێکساندر کۆلنتای ئەوەڵین ژن بوو کە وەکو وەزیر لە هەموو دنیا ئەوەڵین ژن بوو کە وەکو پۆستی وەزارەت بەشدار بوو لە دەسەڵات و بەشدار بوو لە ئیدارەی جامعە. بەڵێ کاک سەلام، دەستکەوتەکانی شۆڕشی سۆسیالیستی بۆ ژنان لە رووسیا و جیهان چی بوو؟ بەشێکیتان ئاماژە پێکردەوەی کە کۆلنتاینۆمە وەزیر بووە، بەڵام ئەگەرمانەوێت لەوە زیاتر قسە بکەین دەستکەوتەکانی چی بووە بەڕایەوە یان تەئسیری چی بووە لەسەر جیهان؟
بەڵێ ئەگەر زۆر بە کورتی بیڵێ ڕەنگە ئیدعایەکی گەورە نەبێ ئەگەر بڵین هەموو ئەوەی کە ژن هەیەی هەموو ئەوەی کە ژنان هەیانە وەکو پێگەی کۆمەڵایەتی وەکو مافەکانیان هەر ئەنچەکە هەیە هەمووی دەستکەوتی بزوتنەوەی کۆمونیستی بەگشتی ولا سەرتۆپکی گشتیەوە شۆڕشی ئۆکتۆبرە چون تۆگەر پێش ئەوە سەیری هەر گۆشەیەکی دنیا بکەیت مەسەلەن مافی دەنگدان تەنانەت مافی دەنگدان لە هیچ وڵاتێک لە زۆربەی وڵاتانی دنیا ژنان نە مافی دەنگدانیان نەبوو مافە کۆمەڵایەتیەکانیان ئەوە هەموو ئەوانەی کە ئێشاری پێکرا لە شۆڕشی ئۆکتۆبرا بوو کە زمینە کۆمەڵایەتیەکەی خۆڵکا و بە حزوری ئەو جریانە چەپ و کۆمونیستیش توانرا ئەوەی کە وەکو خەون دەبینرا بێتە ئاراوە و بەتوانین بڵین هەموو ئەوەی کە ژن هەیەی ئەمڕۆ هەموو ئەوەی کە ئەو مافانەی کە ژنان هەیەنەوە لە هەندێک لە وڵاتانی دنیا توانین بڵین بارودۆخەکە بە نسبەتی ئەو وەختانە بە تەواوی گۆڕاوە ئێستش هەر مشکلات و ستەمهایەکە لە ژنان دەکرێت بەتایبەت لە دەستمزدی نابەرابەرەکە کە بۆ ئیش دەدرێ بە ژنان و لە هەندێک بوارە ئەستش کێشە هەتا لە پێشنگترین کۆمەلگاکانە هەر لە حدێکە هەیە بەڵام بەشی زۆری مشکلاتی ژنان پراوێزبوونیان ئەوەی کە ژنان فقط وەکو ئیشکەری بە خۆڕایی ناوماڵ سیر دەکران ئەوەی کە ژنان هەر قەیرانێکی کۆمەلگا ئەبوو ڕاستەوخۆ بێتە سەرشانی ئەوان و ئەوان وەکو کەسێکی دەحاڵەتگەر نەبوون تا ئەو کۆناغا هەر ئانچێکە دەسەڵات ئەیویست ئەیکرد و ژنان بەس تەسلیم و قبولبوونیان لەسەر بوو و ئەوەیشکە لە هەموو دینەکاندا ئەسڵەن تەسلیمبوونی ژن بە بارودۆخی پیا و سالار ئەرزشە بەڵام ئەو ئەرزشانە گۆڕا بۆ ئەوەی کە ژنان وەکو پیاوان لە هەموو عەرسەهای کۆمەڵایەتی بەشدار بن لە ئاستی خوێندن ئەو ئینقلابە کارێکی کرد کە ژنان لەوێ لە پێشەنگترینەکان بوون لە ڕێژەیەکی بەرچاویان بەرەو خوێندن و ئاستی خوێندن لەوێ لە ناو ژنانە چووە سەرۆ بەڵێ کاک سەلام پرسیارێتتر لێ بکەم لەوانەیە لەم پرسیارە بتوانی زۆرتریش ئاماژە بەو شتانە بکەیت ئایا ڕاستە جیهان پێویستی بە شۆڕشێکی تری ئۆکتۆبر هەیە ئەسەم بۆچی دەڵێن ئەبێ جیهان شۆڕشێکی تری وەکو ئۆکتۆبر بەڕێ بخات بەڵێ گەر ئێمە بین پرسیارێکی وە بەو شکڵەکە ئێوە مەتەحی بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بارودۆخی کۆمەڵایەتی ئەمڕۆ چۆنە بارودۆخی کۆمەڵایەتی ئەو بارودۆخی کۆمەڵایەتی کە شۆڕشی ئۆکتۆبر تایە ڕوویدا چۆن بوو تەبیعەتەن لە زۆر بوارە بارودۆخی کۆمەڵایەتی گۆڕاوە ئەمڕۆ مەسائلێکی تریش هاتووەتە سەر ئەو مەسائلەی کە ئەو سەردەمە بوو وەکو عەرزم کردن بارودۆخی ژنان بە تەواوی گۆڕا ئەساسەن گۆڕا لە هەموو بوارە کۆمەڵایەتی خصوصی دەنگدان دەستڕسی بە جونگەکانی ئیداری کۆمەلگا هەموو ئەوانە گۆڕا ئشتەغاڵ خوێندەواری هەموو ئەوانە گۆڕا بە نسبەتی ژنان هەموو ئەوانە گۆڕا و ئەو شۆڕشی ئۆکتۆبر و کاریگەریەکانی کە دەوڵەتی ڕەفاه لە ئوروپا بە جۆرێ کاریگەری شۆڕشی ئۆکتۆبر بوو کە لە ئوروپایان بۆ ئەوەی کاش ئەو شۆڕشە و بەو شکڵە بنەڕەتیە تەشەنە نەکاتە ئوروپا لەوێ سەرمایه‌داری پاشەکشەی کرد و ئەو دەوڵەتی ڕەفاه دروست بوو کە بارودۆخی ژیانی زۆر گۆڕی و لە خودی هەر وڵاتێکی تر ئەس جملە لە ئێرانی کە ئێمە تێدا دەژین هەموو بزوتنەوە شۆڕشگێڕانەکان کە دەستکەوتی بوو کۆمەلگا بەتایبەت بۆ ژنان هەمووی کاریگەری لەژێر کاریگەری ئەو شۆڕشە مەزنەی ئەوێدا بوو بەڵام ئێستا ئەمڕۆ لە بارودۆخێکدا دەژین کە سەرمایه‌داری لە یەک شتا هەموو ئەگەر لە هیچ شتێکی ترە لە بەرچاوی نەگرین لە یەک شتا چارەنووسی هەموو بەشەری بە یەک و گرێداوە کە ئەویش مەسەلەی بارودۆخی ژینگەیە ئەو کارەساتە ژینگەیەی کە پێشیان هێناوە یعنی ئەمڕۆ تۆ ئازادی ئەوەت نییە لە ژینگە لە سروشتی خۆتا بژیت ئەو سروشتە لەبەر قازانجی ئەوەندە دەستکاری کراوە لە کاتێکە نابێ سەرما بێ هەیە لە کاتێکە نابێ گەرما بێ هەیە ئاستی گەرمە و سەرما لافاو
و ئەنواعی کارەساتی ژینگەی لە هەندێک شوێنی دنیا تەنانەت زەویەکە لەسەری دەژیت زەویەکە ئەسەن باروەری لە دەستداوە کە پێڵەن زەوی مردوو کە مەسئلەی پەنابەران کە ئەمڕۆ لە قیاس بە ئەو دەورەیە مەسئلەی پەنابەران بەو شکڵەی کە تۆگە جاران لە وڵاتی خۆت هەژار دەکەوتی ئەمڕۆ هەژار دەکەوی لە وڵات یعنی ئەسڵان بیشتەوێت ناتوانانی لە وڵاتەکەی خۆت بژی چۆن یان کارەساتی شەڕ یان بێسوباتی ئابووری یان مەسائلی ژینگەی کارێک دەکا کە یان دروستکردنی گروپهای تروریستی و گەشەی گروپهای تروریستی کە بارودۆخ لە ژیان تێکەدا کارێک دەکات تۆ مەجبور بی وڵاتی خۆت جێبگریت و بچیت لە وڵاتێکی تر بەرحاڵ بارودۆخێک کە ژیانی پەنابەری هەیەی تازە ئەگەر بگەیتن وڵاتە و لە ناوڕێت یانەچی ئەمڕۆ ڕێژەی بە ساڵاچوان بەهۆی گەشەی بواری تەندروستی خەڵک زۆرتر تەمەن دەکات و زۆربەی وڵاتان خەڵکێکی بە ساڵاچوو زۆری هەیە کە ئەم خەڵکە بە ساڵاچووە ئەمەڵەن ناتوانێت کار بکە و بارودۆخێکیش کە ئابووری هەیەی هیچ وەزعەتێکی بۆ ئەوان لەبەرچاو نەگرتووە کە ئاخری تەمەنیان لە هەژاریان نەژین خودی مەسئلەی فەقر ئەمانە مەسائلێکن کە ئەو ڕۆژە ئەم مەسائلە نەبوو ئێستا تۆ بینی لە زۆربەی شوێنەکانی دنیا ژنان بە موقعیەتێکی باشتر گەیشتون لە هەندێک لە وڵاتانی دنیا نسبەتێک لە ژیان بۆ خەڵکێکە ئیش دەکەن بۆ خەڵکێکە ئیشیان هەیە وری وڵاتێکە بەڕێچێت نسبەتێک ڕێژەیەک لە ژیان تامین بووە بەڵام هێشتا بەشی زۆری سەروەتی کۆمەلگا لە دەستی کەمینەیەکە و بەشی زۆری خەڵک لە هەژاری ئاژین ینی ئەوەی کە بە نسبەتی سەردەمی ئینقلابی ئۆکتۆبر هێشتا وەکو خۆیەتی نابەرابەریە ئەوەی کە بە نسبەتی سەردەمی ئینقلابی ئۆکتۆبر هەر وەختێ بیانەوێ شەڕ لە قازانجی سەرمایەدارەکان بێ شەڕێک دەخەن و هەر مافێک کە ئێمە بەدەستمان هێناوە مێژوویان و بەدەستی دێنین بە شکڵێ لە شکلەکان تەعەڕوزی پێکرێ کەواتە جوابی و پرسیارە من نەتوانم ئاوا بدەمەوە کە بارودۆخ لەگەل هەموو پێشکەوتنەکانی ژیان و گەشەی تەکنۆلۆژی و کە زۆرێک تەکنۆلۆژی و گۆڕانی تەکنۆلۆژی ئاسانکاری بۆ ژیانی من و جەناب بۆ بەشەی ئەم سەردەمە دروست کردووە لەگەل هەموو بوارە پۆزتیڤەکان کە گۆڕاوە چ ئەوەی کە بە خەباتمان بەدەستمانێناوە چ ئەوەی کە بە پێشکەوتنی تەکنۆلۆژی بەدەست هاتووە بەڵام بەشەریەت وەکو مەسئلەی کۆمەڵایەتی مەسائلێکی زۆرتر لەسەر شانی بار بووە مەسئلەی LGBTQ-کان کە ئەوانەی کە ئەلزامەن خۆیان بە پیاو یان بە ژن نازانن لە یەکێ لەم کاتاگۆریانە خۆیان نابینەوە و لە زۆربەی وڵاتەکان مافیان ژێرپێ دەخرێ هەموو ئەمانە کارێک دەکا کە ئەتوانین بڵین ئەو نیازانەی کە ئینقلابی ئۆکتۆبری دروستکرد نیاز بە ئینقلابی ئۆکتۆبری دروستکرد زۆر قوڵتر بۆتەوە بەشەریەت مەسائلێکی زۆرتر لەسەر شانی بار بووە و شۆڕشێکی کۆمەڵایەتی بە ئەولەویەتی ئەوەی کە تەحمیلی بکا بە سەرمایەدارەکان کە لە پێناوی قازانجی سەرمایە مافی سەرەتایی نەفەسداندا هەناسە کێشان لە ئێمە نەسێنێتەوە مافی سەرەتایی ژیانێکە لانیکەم لە سروشتەکە دەیان چەوسێنینەوە ئیسر سروشتەکەیش کەتیایە دە چەوسێنینەوە ئەویشیان شێواندووە و ئەتوانین بڵێن کە شۆڕشێک کە ئمڕۆ دەکرێت بەگراند و دەوڵەمەندە بە تەجروبەی شۆڕشی ئۆکتۆبر و تەبیعەتەن من ئەتوانم بڵێم شۆڕشێک ئەبێ فەراتر لە شۆڕشی ئۆکتۆبر بکرێ شۆڕشێک لە درێژەی شۆڕشی ئۆکتۆبرا واکە لە یەک وڵاتی دنیا نەبەسێتەوە واکە یەکگرتووی هەموو ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لە هەموو کەونا لەژێر کاریگەریە کارەسەربارەکانی سەرمایەداریایە یەک بخا و ئەمڕۆ دەبینین لە هەر شوێنێک بزوتنەوەیەکی پێشڕەو دەبێت لە شوێنەکانی تر بەهۆی ئەو تەکنۆلۆژیی کە پەیوەندی بەشەری ئاسان کردوەوە حمایەتی لە یەکرێ شۆڕشێکی بەرینتر لە ئاستی جوگرافیایی و شۆڕشێکی کوڵتر لە ئاستی و گۆڕانانەی کە هاتووەتە سەر مەسائلی بەشەر و ئەمڕۆ دەبێت چارەسەر بکرێ تەبیعەتەن پێویستە بەڵام ئەوەی کە لە درێژەی ئۆکتۆبرا و کوڵتر و بنەڕەتی تر بێ من پێم وایە هەم بارودۆخی عینی هەم ئیمکاناتێک کە بەشەر توانێت بۆ خۆڕێکخستن بەکاری ببا هەموو ئەوانە تەمینە تەنیا و تەنیا شتێکەمانە ئەوەیە کە سەرمایەداری بە ئیمکاناتێکی تەبلیغاتی و پرۆپاگانداکە لە بەردەمیایەتی لەگەلەوە ڕۆژ بۆ ڕۆژ دنیا بۆ دواوە لەگەلەوە کە هەموو مەسائلەی دروست کردووە بەڵام
ئەمڕۆ ئەبینین ئەو تەداخۆ ئەو دخالەتگەریە ئەو عملیەتە کە کۆمونیستەکان و هێزای شۆڕشگەر بوویان بە نسبەتی ئەو سەردەما زۆر پاشەکشەی پێکراوە بەڵام ئێمە دەتوانین ئەو تروسکەی گۆڕانە ئەو تروسکە ئەگەر لاوازیش بێت لە گۆڕان لەو بزوتنەوە ژینگەیە کە لە دنیا هەیە و ئەو مەسالەی کە عەرزم کردن هەمووی بە ئەولەویەتی خۆیێزانەیە لەوانەدا ببینینەوە و بە دڵنیاییەوە شۆڕشێکی بەرینتر و بە داخوازی کوڵتر و کاریگەرتر لە شۆڕشی ئۆکتۆبر بەڵام دەوڵەمەند بەو ئەزمونە پێویستە. بەڵێ کاک سەلام باسی دەستکەوتەکانی شۆڕشی ئۆکتۆبر و ڕۆڵی ژنانمان کرد بابینە سەر شۆڕشی ژینە بە لەبەر چاوگرتنی ڕۆڵی پێشەنگانی واتە پێشەنگایەتی ژنان لە شۆڕشی ژن ژیان ئازادی و ناونانی ئەو شۆڕشە بە شۆڕشی ژینە ئایا ژنان دەتوانن هەمان ڕۆڵی پێشەنگیان لە شۆڕشی داهاتوودا هەبێ بەڕایەوە؟ بە دڵنیاییەوە چونکە ئەوەی کە گرینگە ئێران وەکو شوێنێکە لە سەردەمی شۆڕشی ئێرانە بەهۆی تەزادی باڵانسی دەسەڵاتی بینی دوو دەسەڵاتدار دوو زلهێزی ئەو سەردەما کە ئەمریکا و شوروی یەکێتی سۆڤیەتی ئەو ڕۆژە بوو انقلابی ئێران لەواقع بووە قوربانی ئەوەی کە سەرمایه‌داری زۆر تەسهیلاتی بۆ هێزی کۆنەپەرست فراهم کرد و هەموو ئیمکانات بە مزاکرە لەگەڵ سەرانی ئەرتەش بە خستنە خزمەتی ڕەسانەکان بۆ خومینی و بە هەموو شێوازە دیار و نادیارەکان کارێکیان کرد کە هێزی بەشدار لەو شۆڕشە کە هێزی پێشڕە و هێزە چەپەکان بوون قەتڵ عام بکرێن و هێزی ئیسلامی بێتە سەرکار لە ئێران. ئەوە بۆ معنایە کە ئەو کاتێش بارودۆخی کۆمەڵایەتی و عینی لە ئێران ئەوەندە پێشکەوتو بوو کە بەڕاستی مافەکانی ژنان وەکو بەدیهی سیر دەکرا و ئەبینین کە لە یەکەمین ئاعترازەکان کە بە مەسئلەیە حجابی ئیجباری کرا ئەوە کامڵەن دیارەکە ئەو وڵاتێک کە شۆڕشی بەناو ئیسلامی بەرگی شۆڕشی ئیسلامی کراوەتە بەری بەڵام وڵاتێکی زۆر پێشکەوتن خواسترە شۆڕایی کریکاری زۆر کاریگەرن ئەحزابی چەپ زۆر کاریگەرن ژنان زۆر لە ڕیز پێشۆن بەڵام بەرحاڵ حاکمیەتێک کە تەحمیل بوو وەکو شێوەیەکی کودتامانەندەوەی کە بە ئەنقلابی ئیسلامی ناسرا لە ڕۆژی یەکەمەوە ژنانی کرد بە تارگێت ژنانی کرد بە هەدەف و ئەمە بەرعکسی زۆرێک لە شوێنانی دنیا ڕەنگە بەغێری سخاوەنیانە گەسەیەکی بەرعکسی زۆرێک لە شوێنەکانی دنیا ئەوەی کە کۆماری ئیسلامی دەستی کرد بە زوڵم لە بەسەر ژنانە و بە مافەکانی ژن زۆر بە شوێنەکانی دنیا بەدیهی بوو ئەو دەستی کرد بە ئەوە کە لەسەر ئەوە هویەتی خۆی بنیاد بنێ ئێمە لە ڕۆژهای ئەوەڵ و شۆڕشەوە بینین بە ئەنواعی شێوە ژنان بەشداریان کردووە و ئێمڕۆ لە بزوتنەوەی بەتایبەت ژنان و لە بزوتنەوە گەلێکە بۆ مافەکانی ژنان و مەسائلی ژنان خەبات دەکا ئێستا سەرتۆپکی لە ئێران و سەرتۆپکی شۆڕشی ژن ژیان ئازادیە کە ژنان بەشداری سەرەکین ژنان پێشەنگ و بەڕێوەبەریان و شەباهەتێکی زۆری هەیە بەو بارودۆخێکی تایبەت کە لە رووسیا لە سەردەمی خۆی هاتە سەرکار و توانی ژنانی رووسیا کا بە پێشەوی جان من پێم وایە کە بەڵێ ئەوەی کە لە شۆڕشی ژن ژیان ئازادیە هەیە خولاسەکردنەوەی مەسائلی کۆمەلگا لەو سێ کەلیمەیی ژن ژیان و ئازادی و ئەولەویەتدان و پێشخستنی ژن وەکو ئەوەڵین مەسئلەکە بێ مەسائلی حەل بێت و ئەسڵەن گەیشتن بۆ قۆناغی کە ژنان بەو حەدە بەشدار بن چ پێش شۆڕشی ژینە کۆمەڵی مقدمەیە بوو بینین ژنانی خیابانی ئینقلاب سپیدەی ڕەشنو تا هەر خەباتی مەدەنی ژنان بوو یەک لە دوای یەک ئەبوو بە مۆزوع لە سوسیال میدیا ئەبوو مەطرح دەبوو تا گەیشت بەوەی کە ژنان لە شۆڕشی ژینا و بەهۆی گیان لە دەستدانی ژینای مەزلوم بۆ شۆڕشە ختم بوو و لە دوای شۆڕشی ژینای شۆ دەبینی ئەو مبارزە مەدەنیە هەروە ئەدامەی بووە و ئاخرین ڕووداوەکانی ئەو ژنە پێشەنگەی دانشگای علوم و تحقیقات و فەناوەریە و پێش ئەوە چەند ڕۆژ پێشەوە ژنێک کە لە مقاومەت بە حجابی ئیجباری تعرضی کرد بۆ کەسێک کە ویست مزاحمی ببێت لە خیابان و بە درێژایی مێژووی کۆماری ئیسلامیش تۆ بینی بە ئەنواعی شکلی کۆمەڵایەتی شکلی نادیار ئەوەی کە پێش ئەوەی کە شۆڕشەکە بەو ڕنگ و ڕۆیش ببینین
زۆرترین ئاستی خوێندەواری لە دانیشگاکان ژنانی ئێران هەیانە بەشداریان لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی حتا مقاومەتێک کە بەرامبەر بە شکلی تەحمیلی خانەوادە و بە زوڵم و ستەمێکە کۆماری ئیسلامی لە ژنان تەحمیلی دەکا و ئاستی پەروەندەیەکی زۆر کە ژنان لە هەر شوێنێک لەگەر ژیانی کۆمەڵایەتی و خانەوادەگیان ڕازی نەبن هیچ شەرمێ ناکەن لەوەی بچنە دادگاوە و لە هەموو بوارێکە پێش شۆڕشەکە و دوای شۆڕشەکە ئەوەی کە دیارە هەر گۆڕانێکە لە ئێران دەڕێوەیە مەسئلەی ئەسلی و پێش لە هەموو مەسائلی ژنانە و مەسئلەی ژیانە کە مەسئلەی فەقرە نەهێشتنی نابەرابەری و نەهێشتنی ئەژاری لە ئێران و ئەو لێکچوونەی کە ئەمڕۆ کۆمەلگای ئێران لەگەل ئەو کۆمەلگایی کە لە ئۆکتۆبرا ژنانی کرد بە پێشڕەو ئەو تەسەورە دروستەکە کە لەم سەردەمەی ئێمەدا ژنان لە ئێران و لە شۆڕشی ژنجیان ئازادیە بتوانن دەورێکی وەکو ئەوەی کە لە شۆڕشی ئۆکتۆبرا هەم بۆ ژنانی ناوچەکە هەم بۆ کۆمەلگای ئێران بگەڕ. بەڵێ کاک سەلام پرسیارێکم بۆ دروست بوو لە ناو قسەکانتانە باسی ئاهوو دەریاییتان کرد ئەو کچەی کە چەند ڕۆژ لەمەوبەر ڤیدیۆکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوە لێدوانتان لەسەر ئەو بابەتە بەڵێ ئەو بابەتە تێگەیشتنێکی تیۆریەکەی لە جامەشناسیە پێڵن سیمبۆلیک ئینتراکشن ینی تعاملێکە سمبولیکە تعاملی کۆمەڵایەتی سمبولیک ئەوەی کە ئەو خانمە کردی وەکوەوەی کە دێن گیر دەدەن بە حجابی لە شوێنێک کە شوێنی دانشگایە کە لە دانشگا لانیکەمە بێت و تێبگەی لە مافی ئینسان ئەگەر لە دەروی لە شوێنەکانی تێر نەگەیشت و لانیکەمە بێت لە دانشگا تێبگەی و ئەو ژنا بە ئاستێک وەکو دەماسەنجێکە بە نەزەری من لە ئاستی هوشیاری و لە ئاستی زوڵم ناپەزیری ژنا بە نەزەری من بەو شێوەیەی کە ئەو دێن حجابی فقط لە حەدی سەر و ملیە حجابی پێ تەحمیلکەن و ئەو دێ هەموو لەشی نیشان دەدا و دەڵێ کە ئەم لەشە مای شانازیە ئەم لەشە وەکو هەموو لەشێکی تر لەشی ئینسانەوە کەس بۆی نییە دەخاڵەت بکاتەوەی کە تۆ خلانیکەم خاوەنی لەشی خۆت نەبی بەو شکڵە کە ڕادیکاڵە کە ئەو دێت جلەکان یەکسەر فردەدات بە نەزەری من لەو چوارشێوەی ئەو تیۆری سمبولیکی ئەماڵکردی سمبولیکی کۆمەڵایەتیە زۆر قابلی دەرکە و لە شوێنهایەکە کردەی کەسێک کردەی یەک کەس ئەبێ بە ئاوێنەیەک لە بارودۆخی کۆمەلگاکە ئەبێ بە ئاوێنەیەک لە دەرخستنی قوڵایی تێگەیشتنی توێژێک لە مافەکانی خۆی بە نەزەری من ئەو لەشە کە ئاهووی دەریایی لەوێ بەو شکڵە وەکو پەرچەمێک گوتی لەشی من پەرچەمی منە لەشی من مافی منە لەشی من ئەو شوێنەیە کە کەس بۆی نییە تەعەڕوزی پێ بکە و لەشی من مای شانازی منە من لە ژنگونی خۆمە شوێنێک نبینم مای شەرم بێ کە بیشارمەوە ئەوە تۆی کە ئەبێ خۆت بشاری تۆ بە نەزەری من لە هەموو مێژووی ئەکتی ئینسانە لە هەموو مێژووی ئەکتی ئینسانە شەباهەتیە بە فرە مەورد کە لە مێژووە بووە بۆ نمونە لە مێژووی ڕەشپێستەکانی ئەمریکا کە مافیەوەیان نەبوو لەسەر کورسی دانیشن سپی پێستەکان دەبوو دانیشن و چالاکێک دانیشت و لەوێ بزوتنەوەیەک دەستی پێکرد چالاکێکی ڕەشپێست دانیشت و هەڵنەساوە حاضر نەبوو ئاسێت و بۆ ئەوەڵین جار ڕەشپێستەکانی تیژ بە دوای ئەوە ئەو سەرکێشییان کرد بە نەزەری من ئەمە لەو خاڵی وەرچەرخانانەیە کە ئەگەر پەیام کۆماری ئیسلامی بە شۆڕشی ژینایش بۆ شۆڕشە بەرینیە کۆمەڵایەتی ئەو هەموو بەشداریە ژنان ڕانەسڵەکی بێ ئەستا ئەگەر یەک زەڕە شعوب لە ناوسەرانی کۆماری ئیسلامیە بێ ئەبێ ڕابسڵەکەن ئەبێ بزانن ئەوانن کە ئەشێتن بۆ بیمارستانی ڕەوانی ئەوانن کە ڕەوانیان مەسەلەی هەیە ئەوە ئەتوانی ئەوەندە ئاسایی ئەو لە شەب مای شانازیتە وەکو هەموو لەشی هەموو بوونەوەرێک دەربخەیت و هیچ کەسێکیش بۆی مەسەلە نەبێ ئەبینی زۆر ئاسایی خوێندکارەکان وستادەکان بەلایەتەیە پەڕن و بە نەزەری من نیشان دەدا کە کێ نەخۆشە کێ ساقا کێ پێشڕەوە کێ دواکەوتوو و ئەرزشی ئەو ئەکتا بۆ هەموو مێژووی بەشەریەت سەبت دەبێت و لە یادەکانە و لە ناخۆداگای ئەکتی بەشەر و
سەرکێشی بەشەر و حرەکەتی ئینقلابی ئینسانەکانە ئەمێنێتەوە هەرگیز لەبێ. بەڵێ گرنگی بابەتەکە ئەوەیە کە دوایەم کردەوەیە کۆماری ئیسلامی هەروکوێەوە ئاماژەتان پێکرد ئەویان بردو بۆ بیمارستانی ڕەوانی ماوەڵجان نییە کە کۆماری ئیسلامیەوەکە پارەکە لە تەبریزی ڕۆیا زاکری هەر بە هەمان کردەوە ئەڵبات ئەو لەسەرەوەی کە هێرش کرایە سەری بۆ حیجابی جباری بردیان بۆ بیمارستانی ڕەوانی و دواتر بەستەریان کرد لەوێ بۆیە گەرەکیانە ئەمە بە فاکتیەوەی کە ئەم کەسە لەباری دەرونیەوە سالم نییە ئەمە پاساو بکەن هێزەکانی حکوومەت. نەکرد لە ئێران لە زۆری شوێنی دنیا تەنانەت لە ئەمریکا سەردەمێک هەبوو کە سەرکێشی ژنان پێشڕەوی ژنان لە اتفاقاً زۆر نزیکە زۆر پێش لە شۆڕشی ئۆکتۆبر لە ئەمریکا ئەوە ڕوویداوە کە ژنێکە هات بەشداری لە ئاسایی کۆمەڵایەتی بە مەسئلەی خۆیەزانی وەکو نەخۆش سیر دەکرا و هەتا لە ئەمریکای لاتین ڕۆمانێکێ بەناو عشق و شایەتینە دیگەر ژنێکە کەسێکی خۆشگەرەکە ئەڵێن ئەمە شەیتان چۆتە لە شیۆ و ئەسڵەن لەژێر دارایی کوژن ئەوە داری لێدەن کە شەیتانەکە بێتە دەرەوە یعنی ئەوەی کە پیاوسالاری و بیر و باوەڕی کۆن هەمیشە بەرامبەرەکەی بە نەخۆش و غەیرە عادی و نانۆرماڵ دەزانێت ئەوە شتێکێکە هەمیشە بە شەقی خەباتی ژنان خراوەتە زبڵدانی مێژووەوە و ئێران فقط ئەوەیە کە ئێران ئەو ڕووداوەی کە 150 ساڵی لەوە پێش لە ئەمریکا ڕووداوە لە وڵاتانێک ئەمڕۆیان زۆر بە ئیسڵام بە وڵاتانی پێشکەوتوو دەناسرێن ئەوە لە ئێران ئەمڕۆ ڕۆدا بەداخەوە. بەڵێ کاک سەلام زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمە. سپاس بۆ ئێوە هاوڕێ گوڵنازی خۆشەویست و بۆ هاوکارانتان و ماندوو. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ بەشداری هاوڕێ سەلام قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتە کە سەبارەت بوو بەسەر ڕۆڵی ژنان لە شۆڕشی گەورەی ئۆکتۆبر. هیوادارمان بابەتە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویست بێ.